توفيق رفيق بەڵە قوربان کوا ڕەفیق ئەو تا قوربان لە شیشە گۆشتم بۆ دانی لاکەی دڵمێ لە برسا و تا لالەنیەکە بخۆم باشی کەم گەورم خۆلالەنی پێوتێن خۆشداکانی تریمەی بۆ چیە ئەرکە زەحمەتە بەسەر چاو بەڵام نابێت جەنابە بزانم سنگە خۆی ڕانە خۆی گۆشتە خۆی جگەرە خۆی وەنیە ئەرێ کوڕم خۆلەکانی وتمان لامان نەیەوە شیشە سنگم بۆ بێنەوە تەواو بەسەر چاو ڕەفیق شیشە سنگ بۆ گەورم ئێرە وەرە لەگەرم من بۆ بێم هەردووکمان یەک ڕوت بەنینە یاڵڵا دەزانی خەڵک هەتا گەورە دەبی مێشتی گەورە دەبی ئیمەکە بەس کەلەی گەورە دەبی تۆفیق گوێم لە کەلەوشتی وا بوو ها سەروپێ نەهێنن بێرە چکە من نەخۆشم خوا ئاگایتی سەروپێ بێنن بێرە شەقشەقێنی ئەم حەوشێتان پێەکەم نەنا قوربان من بەسمانەوە نییە وتمان حەزەکەی سنگەکە تۆزێ خوێی زۆر بێ ئەی کوڕم من زەختم هەی خوێکی پێواقی ئەی گۆشتەکان بینەکەی دونگی تیا بێتەوە نیە چەور ئێمە چاوری خوێنم هێ دووجی چی بخۆم باشە بەسەر چاو چای شیرم یان نا چای شیرین گەورم ئێڕۆ من شەکرەمە دایم شەکرەکەم 400 چای شیرینی چی باش باش کورە وەرە پێت بڵێم کاکە وەرە پێت بڵێم کورە ئەو کابرای ئەوەندە غەدری لە ملەتی کردیە نەخۆشی نەمایە نەگری هەموو خەڵکی نەخۆشیە دوعای بکە تەمەنی درێژ بی کاکە نەمری ئەزانم لەبەر خزمەتی میلە دەڵێ کورە بابە ملەتی چێ لە بە خۆمان ئەو کابرایە بمری ئەمە دەبینە فلیم چێ حیسابمان لۆ دەکات دەوا نییە کو ئەی چەند ساڵی من لێرن خزمەتەکەین قابلە شتێک فێر نەبوو بین نیکو یانی ئەسە تۆ ماستاو نازانی با ئیتو ماستاو کە من دوم بگلێتم ئێریاڵە بامانستاو دیمەکەی لێدن ئەو پیاوەی دەبینن ناوی دانیاڵە خەڵک بە خەمەشەیەت بانگی دەکەن یەکێکە لە مۆسیقاژنەکانی ناوشار ماوەیەکە بە کوچە و کۆڵانەکانی شاردا دەسوڕێتەوە و دەڵێت شکریە فەندی مردووە شکریە فەندی مردووە شکریە فەندی مردووە شکریە فەندی مرد جارێکی ترسید و نابێتەوە خەمەی موزیکژان پیاوێکی هێندە نیشتیمان پەروەرە هەمیشە موزیکی نیشتیمانی خوایە وەتەناوەکەی لە نێو بازاڕ و شوێنە گشتەکاندا دەژەنێت ڕۆژانە سەدان جار بە بازاردا دەگەڕێت و دەڵێت شکریە فەندی مردووە خەڵکی لەم قسەی سەریان سوورماوە ئایا بۆ دەڵێت شکریە فەندی مردووە تۆفیق ڕەفیق قوربان یەک تۆسی ماوە ببرژێ کولی دەوەرن هەر یەک لەحزا کولی دەتۆ وەرە هەی هەی وەرەی چ پێتە ئەوە هات ئەوە هات دەی فەرمونۆشیکە ناخۆم یە قوربان بە شەڕەفم خوێ پێوە نییە ئەوە نالە بن ئەمە چیە ئامەتیوە ئادەی ئەوە خەمەشێتە خەمەشێ چییە گەورم یەک بەزمە ئەمە قسە بە منە لەڵا شکری مردووە حەدی چییە گەورم من لە یوتیوبە ڤیوی هەر فڕیوە وی چییە بەخوا نازانمنیش بیستومە ئەمانە نازانم ئەچن لە ژێر عرس بۆ مەخەنە سەر عرس هەر ئێستا چن بۆ مێنن ئێستا با نانەکەی بخۆین ڕازە چین دەیگری نان خواردن نییە ئێستا چنەیگرن و بۆ مەهێنن بۆ ئێرە ئەخ گەورم ئەڵم بە بیگرین ئینجا بیخوینیا بیخۆی ئینجا نانا دەیخۆین ئەوتە دەیگری منیە نەبیگرێ و نەبیخۆ ئەوش لابەرن نامێ دەبڕ دەی خەمەشێت لەوە داماوێ کە سەخوازانێن لەکوێ دانیشتۆ یا لە پاڵ دەڕابەیەکایە یا ئێستا لە مەزگەوتەکە بەخۆی سوڵەکە فەقی لێرەوانیە کاکە بەس بازاری قەلەبانەوە دەکات ئەمە هەر لێرە نیەوە کوێ دەبڕ ڕاکە پێی وەختی ناخ خۆزاڵ قورتان بێ دەبڕ دەی نەتان بینم لەم ناوە ئەسە کورە ئێستا کرێ بۆ کێوە کاک شکریشی پێێتە منیشم باو نییە کورە قسانە نەکەی کورە کاک شکری ئیشی بەیە کەچبی دەبی کابرە بە گاگۆرە بێ ورە دەبڕۆ شێت و شور منیشم بە کاک شکری نییە ئەستا زادە دەزەواغ نایە تێگۆ لینگۆ و عالەمەت بێزار کردیە هەسە دەی ورە دەبڕۆ شێت و شور بە ئێمە لە شێت و ئاهەری گرە هەسا نەری بڕۆ دەیگیرێت دەماچی پێ هەی دەدەی فەرخەگایە گا ورە دەباش هەی